سڵاو ڕێز و خۆشەویستین بینەران و بیسەران ئەمڕۆ 23/5/2025 254مین ئەڵقەی بەرنامەی سفر ژیری پۆدکاست سفر ژیری تۆمار دەکەم خۆم بە خۆشحاڵەزانم تۆنێک زانیاری هەیە بابەتی زۆر سەنجا کێشەیە بە تایبەتیش لە جیهانی یاری تاقیکەرەکان GTA تەنانەت Red Dead Redemption 2 لە کۆتاییدا لەوانەیە بێتە سەر PlayStation 5 و Xbox Series بە ئەپدەیتی نوێ شتی زۆر باشمان هەیە واروە State of Play PlayStation God of War نزیکین دەنگۆ هاتەوە بادەست پێ بکەین توکا دەکەم دوگمەی لایک سبسکرایب لەبیر نەکەن بادەست پێ بکەین خۆشەویستانم بۆ دەستکەوتنی هەر بابەتێکی دنیا ڤیدیۆ گەیم لە بابەتی ئەلکترۆنیات ڤیدیۆ کۆنسۆلی ڤیدیۆ گەیم بەسەر PlayStation دەوێت Xbox دەوێت PC دەوێت پارچەکانی PC دەوێت یان ئەکسسواراتی PlayStation و Xbox دەوێت لە هێدفۆن لە ماوس لە کیبۆرد لە مۆنیتەر بۆ یاریکردن لە مێز لە کورسی هەر بابەتێکت دەوێت لە دنیا ڤیدیۆ گەیم بە باشترین کواڵیتی ئەستا لە ئاری گەیمینگ بەردەستە دەتوانن سەردانی ئاری گەیمینگ بکەن لە شاری ئەو لە شەقامی تلمەتری یانیش لە ڕێگەی ئۆنلاین دەتوان ئۆردەر بکەن بۆ هەموو شار و شارستانی هەرێمی کوردستان بەردەستە سوپاس بۆ ئاری گەیمینگ بۆ سپۆنسەریکردنی مەڵقەی پرۆگرامی سفر ژیری بەخێر بێنەوە هەمولایەک بابەت زۆرە سەرتاش لە گەورەترین یاریەکانی ئەمە دەست پێ بکەین یاری Blades of Fire لەسەر PlayStation وەروە Xbox و PC بەردەست خراپ یاریەکە نازانم یارێکی چۆن نییە زۆر معلوماتم لەسەری نییە بەڵام هەندێک کەس کێشیان لەگەڵ ئەوەی هەبووکەوە یاریەکە لە ناکا و زۆر قورس دەبی هەندێک بۆس قورس هەندێک بۆس قورس نییە مهم یاریەکان نمری 75 بەدەستینەیە ئەو پێشوازەکان لی مامنا واروان لە مەفتێ یارێکی کۆن بە ناوی ئۆنیموشا 2 ریماستەر دەکرێتەوە یاخود بەشەی ریماستەر دووبار ڕاو دەکرێتەوە ئەرزن نمری 75 بەدەستێناوە دەڵێن لە ڕووی ریماستەرەوە گۆڕانکاری زۆر نەکراوە خۆشی یاریەکە تۆزێ قورسە بۆ لەوانێ بە هەموو گەیمەرێکی ئێستانە بێت کە زۆربەی کە سیستە یاریەکان بە ئیزی دەکا کە من یەک ملۆ کەسانە یاریەکان بە ئیزی دەکەم لە بەرەوەی کاتم کەم و دەمێز و تەواو یەکەم و کۆتاییەکەی بینم نەکدەنیوەی بەجێ بێڵم بە حیات دەستێنە دەمەوە لەو زۆر یاریان هەیە ئۆنی موشە من نەم کردووە بەڕاستی بەڵام ئەو کەسانی کردویانم لە مەفتەیە بەردەستە وەروە هەر لە مەفتەیە یاری نوێیەکەی Elden Ring بەردەست دەبێت بە ناوی Elden Ring Night Rain یاریەکەشتە نازانین نەمەری چەند وەردەگرێت لە هەفتەی داهاتوو بۆ مەدیار دەکەی بەڵام ئەمە یارێکی نوێیە لە ناو جیهانی Elden Ring یاریەکە بزان پێم ماوەی بە $40 بە $60 وانن یا 60 یا چلیان 50 لە هەندێک مارکێت دەگۆڕدرێ بازار دەگۆڕدرێ یاریەکە ئۆنلاینی مەڵتیپلەیرە تقریبا نامەوێت بڵێن بە فۆرتنایت دەچی بەڵام ئەگە بێت و جیهانە وەکو فۆرتنایت مەسەن لە ڕووی گەیم پلەیەوە نەک لە ڕووی ستایل و شتەوە مەسەن بازنەکە شینەکەمان هەیە بچوک دەبێتەوە ساحەکە بچوک دەکاتەوە لامان کاتدا تۆ لەگەڵ دوو کەسی دیکەوتە سێ کەس دەبێت لەم جیهانە خۆتان بەخۆت بکەن بۆسێک لە ناو دەبێت بە تێپەڕبوونی کات بازنەکە بچوتاوەکو دەبێت بۆسی کۆتایی بکوژی جاک بۆسی کۆتایی کوشت بێگومان دووبارە شەوەکە دووبارە دەبێتەوە بەڵام ئەوجارە بە گیری جیاواز بە بۆسی جیاواز بە شێوەی جیاواز ئەستن بێگومان شتەکان سنووردارن بۆزەکان دووبارە و سێبارە دەبنەوە بەڵام ئاساس لوپێکی سەرنجچێکی دروست کردووە لافێدا دوزانین زیاترمان سەری بەدەست دەکەوی بەڵام تاوەکو ئێستا پێشوازەکان لی زۆر باشە هەروە یاریشی نوێمان هەیە بەناوی Eternal Evil هەرچەندە زۆر نوێ نیە لەسەر PC لە 2022 بڵاوکرایە بەڵام دێتە سەر PlayStation و Xbox بۆ یەکەم جار کە یاریێکی کامێری کەسی یەکەمە لەناو ئۆتۆمبیلێکی دەیتە خوارەوە دەبینیکەوە جیهانەکە شتی سیر و سەمەری بەسەردا هاتووە تقریبا وەکو بێتە پێشچاوتان لە ناکاو دۆزەق زەوی دەبێتە دۆزەق تۆش دەبێت ڕوبەڕووی بگومان ئەهری من و شەیتانەکان ببیتەوە یارەکە زۆر پۆزیتیڤی پێشە بڵاوکراوەوە بەڵام مارکتینگێکی گەورەی بۆ نەکراوە لە بەرەی ستودیۆکە زۆر گەورە نیە تاقەکەرە کامێرەکە یەکەمە سەنجا چێژ دیارە هەروە هەر لە مەفتەیە یاری نوێی F125 بڵاو دەکرێتەوە کە بەڵێنی بێگومان وەکو یاریەکانی فیفا و یاریەکانی پێشووی F1 دەدا بەڵێنی گرافیکی نوێ هەندێک لە دەستکاریکردن و تویکی شتەکان بەڵام بەگشتیشێکی زۆر گەورە و نوێی پێ نییە بێگومان گۆڕانکاری هەیە بەڵێن گۆڕانکاریەکان زۆر گەورە نیە کیفت بە F1 دێم فۆرمولاوانی دێم ئەو یاریە لە مەفتەیە بەردەست دەبێت بێمە لای گەیم پاس تۆنێک یاری لە بۆ گەیم پاسی ئاشکراکرا کە بێگومان یاریەکان هەمووی نوێنین بەڵام سەرنجاکێشم بۆ نمونە یاری مێرەفۆر ریفانتازیۆ کە توانی یاری خەڵاتی ساڵ وەشتانە لە زۆر شوێن بباوەشتانە کە زۆر بەقوت بوو یاریێکی مەسەلەن کە پارسا بڵاوکرا بێ من خەڵاتی یاری ساڵی نەبرد وەکو گەیم ئەوەردز بەڵام لە زۆر شوێنی دیکە خەڵاتی یاری ساڵی برد و پێشوازەکان لی زۆر باشە نمری زۆر باشی هەرچەند لەوانەیە بەدڵی هەمومان نەبێت لە ڕووی گەیم پلەیشتەوە بەڵام مێتافۆر ریفانتازیۆ دێتە سەر
Xbox Game Pass لە ڕێگەی Ultimate PC و ستانداردەکەش لەگەڵی بەردەست دەبێت وەروە یاری The Division 2 کە ئەگەر تاوەکوێ سەرەتان کردیە یاریی کۆنی یوبیسۆفتە بەڵام یەکێکم لە کەسان کە زۆر عاشقی یاریێمە زۆرشم کردی و سەرەتا چناڵیش زۆر یاریەکەم شتم لێ بڵاو کردەوە لە سەری وەروە یاری زاو Tales of کەنزێرە زاو کە پێشتر لەسەر پلەیستیشنی بەردەست بوو لە ڕێگەی پلس بەڵام زۆر سەرکەوتو نەبوو یاریەکە باشە بەڵام پێشوازەکانی زۆر سەرکەوتو نەبوو یعنی بۆ شێوازە دەنگدانە دروست نەکرد یاری 2IT یاری Monster Train 2 کە دەڵێن سانزا کێشە وەروە یاری Spray Paint Simulator کە لەو یاریەی کاری تو تەنیا ڕەنگکردنی شتەکانە نەک پاکردنەوە بەڵکو پیسکردن کرایپت کەستۆندیان کە نازانم ئەو یاریە چییە زۆر معلوماتم لەسەری نییە لەگەڵ دێک دو یاری دیکەی بچووک بەڵام ئەوەی کە میهمە لە جەماعەتی ستاندارد ئەوانە گەیم پاس ستانداردی بەکاردێنن یاری ستۆکەر 2 Heart of Chernobyl دێت سەر ستانداردی وەتا یاری گەورەکان Division 2 مێرەفۆر زاو 2IT ئەوانە تقریبا تۆزێک ناوبانجیان هەیە لە جیهان بەتایبەتی مێرەفۆر و Division 2 پێم وایە بیکەن شانی ئەنجام دانم بێمە لە هێواڵەکانی پلەیستیشن و سەرەتاش بە دەنگۆیەکی گەورە نەک دەنگۆ دەتوانین بڵێن بە پشاسکردنەوەیکی گەورە لەلایەن جە پێکەری هەرە بەناوبانگ جێف گراب لەم هەفتەیە ڕایگەیاندکەوە بڵێ پلەیستیشن ئیڤنت ئین جون واتە ئیڤنتێکی پلەیستیشن لە مانگی شەش ئەنجام دەدرێت بەڵام دەڵێ تەنیا دەتوانم ئەوەندەتان پێ بڵێم کەوە ئیڤنتێکی پلەیستیشن لە مانگی شەش ئەنجام دەدرێت دەڵێ بزەبت ڕۆژی ئەنجامدانی ئەو State of Play نازانم بەڵام نازانم ئایا State of Play یاخود شۆکەیسە بەڵام زیاتر بە State of Play دەچی بە پێ خۆشتانی جێم لێ بووە دەڵێ هەر ئەوەندەش هەیە هەر چی دیکە قسەی دیکە بکە ڕاست نییە تەنیا ئەوەندەی لەسە دەزانم وەکو State of Play یاخود بیگ شۆکەیس کە پێشبینیەکان بەگشتی لە ئۆنلاین خۆیان لە State of Play دەدا بەهۆی ئەوەی سۆنی یاری نییە بەڵام یاریشی نەبیتن عادەتەن سۆنی زۆر جارە State of Play زۆر باشی ئەنجام دا ئەوەتە State of Play کردووە زۆر بە شۆکەیسی چووە بە پێچوانەشەوە شۆکەیسی کردووە بە State of Play چووە کە شۆکەیس شتە گەورەکەیە ئیڤنتێکی گەورە 56 دقیقە State of Play 30 دقیقە ئەو پەڕی 40 دقیقەیان ئەنجام داوە گەنە 25 دقیقەیە مانجی شەش زۆری نمایە هەفتەی داهاتوو شەش پێ دەکەم جا ئەوە لە سەرەتای شەش دەبی لە ناوەڕای شەش دەبی لە کۆتای شەش دەبی نازانم بەس پێم وایە زیاتر لە بیدایەتی شەش دەبی چونکە عادەتەن سۆنی ئەگە State of Play یا شۆکەیسی ئەنجام دابی دائیمەن یەکەم کەس بووینە بیکەن واتە لە پێش مایکرۆسۆفت و پێش سەمەر گەیم فێست و ئەوانە کردیتیان لەگەڵ ئەوەش سۆنی عادەتەن شتێک بەجێ دەڵێ بۆ سەمەر گەیم فێست واتە یەک لە شتەکانی خۆی دەداتە جێف کیلی لە سەمەر گەیم فێست باسی بکە چی دەبینین بەپێی دەنگۆیەکان بی ئەوە ئاخیر دەنگۆیەکان کە جێمان لێ بوو تاوەکو ئێستا سۆنی یاریشی دیکەی گاڕەڤاری لە بەرهەمێنانە و ئەم ساڵیش بڵاوی دەکاتەوە لە بەرەوەی جێف گراب هەر خۆی وتی کە سەرەتا وتی یاریەکە یاریێکی باسی کرەیتۆسی کۆن دەکە هەمومان بیرۆکەمان بۆ سیس و بێگومان ڕیماستەری سێ چوار یاری ڕابردوو کە لەسەر پلەیستیشن 2 هەبوو لە PSP هەبوون دواتر وتی نەخێر ڕیماستەر نییە ئەوەی جێم لێ بۆ باسی یاریێکی نوێیە بەڵام باسی کرەیتۆس بەگەنجی دەکەم کە کێشەی لەگەڵ باوکی هەیە بێبانم یاریەکانی گاڕەڤار کرەیتۆس کێشەی لەگەڵ باوکی هەیە مەگەر یاری نوێیەکان ئەیدرێت کێشەی لەگەڵ باوکی هەیە یانێت کێشەی باوکێ لە یاریێکی گاڕەڤاری بێمان وایە کە سپینۆفێکە واتە یارێکی کۆنە چیرۆکەشی جیاواز دەجێڕنەوە یەک شوێنیش هەیە کە مەجای تێدا چیرۆکی جیاوازی لێ بجێڕدرێتەوە لە بەرەوەی زۆر گەڕینەوە پاش لە گاڕەڤاری هەموو چیرۆکانمان جرایتەوە یەک شوێن هەیە ئەویش پێمان بێت لە گۆست ئۆف سپارتایە پێم لە گۆست ئۆف سپارتای لە شوێنەکەوە باسی دوو هێرشی فارسەکان دەکات بۆ سەریۆنان یەک لە هێرشەکان دەبین کە شەڕەکان ئەنجام دەدرێت بەڵام Chains of Olympus پێم وابییان گۆست سپارتا پێم وابێ وڵی نازانم لەو دو یاریە بەزاڵ دەبینن چکە گەل هەمێش نەم کردی گاڕۆڤارەکانی PSP دوو هێرشمان هەیە کە فارسەکان لەسەر گریز دەیکەن لەسەر یۆنان دەیکەن دانەیەکیان لە یاریەکە دەبینیم بەڵام دانەی دوم تەنیا باس کراوە نەمان بینیوە مەگەر ئەوەیان بکەنە یاریێکی تایبەت بەڵام تێناگەم بۆچی پلەیستیشن دەیەوێ یاریەک لەسەر کرەیتۆس بە گەنجی دروست بکە کە یاریەکە زۆر ئەزەبەلاح نەبێ ئەوەی تێناگەم مهم ئەو دەنگۆیەمان هەیە کە دەڵێ ئەم ساڵ یاریەکە بڵاو دەکرێتەوە کات دەبی لەم State of Play بێ یان بەم نزیکانە بێ پلەیستیشن ناشکرای بکە جگە لەوەش بێگومان گەیم پلەی زیاتری یاری گۆست ئۆف یۆتەی
پێشبینی دەکەین بیبینین دێستراندنگ بگمان ترۆلێری نوێ ببین کۆجیماش لافتەکان ڕابردوو نەکەفتەکان هەر هەفتەی ڕابردوو ئەلانی کردکەوە خەریکی ترۆلێریی دیکێ لە بۆ دێستراندنگ کە پێشبین دەکەم لە بۆ ئەستێت ئۆف پلەی مادام کە جێبڕە باسی دەکەم وەجگە لەوەش باوەڕ ناکەم ئینترگەلاکتیک ببینین لە بەرەوەی یاریە زۆری ماوە بڵاو بکرێتەوە یاری نوێی نایتی دۆ ببینیم و بە خۆشم پێم وانییە وڵڤرینیش ببینین لەبەرەوەی وڵڤرینیش زارە زۆری مێ بڵاو بکرێتەوە کە بە پێ قسەکانی 2026 ینی نزیک لە پلەیستیشن 6 لەوانەیە وڵڤرین بڵاو بکرێتەوە کە یاریی کرۆس جێم بێ نازان بەڕاستی زۆر ستودیۆی سۆنی هێتاوە کەستە هیچ یاریشانی ئەلان نەکردو بەڵام زۆربیان کێشە یاری لایڤ سرویسیان هەبوو کێشەکان بۆیە وەختێک زۆری تاواکو دەستە سەر یاریی دیکە مەگەر ترۆلێرێکی سینەماتیک ئاشکرا بکەن چ دەبی چ نابی نازانم بەڵام پێم وایە زیاتر فۆکس دەخەنە سەر سانتامۆنیکا لەبەری سانتامۆنیکا لە 2022 بە تاوەکو ئێستا هیچ شتێکیان ئەلان نەکردووە و یاری نوێیەکەی سانتامۆنیکا جگەل لای گاڵۆڤارەکەش یارێکی خەیاڵی زانستیە سایفایە کە لەم هەفتەیە زیاتر دەنگۆیمان لێ بوو کە یاریەکە بەڵێ 100% خەیاڵی زانستیە و ڕاستە پێشتر پێمەماوی یاری ئینترگەلاکتیکی نایتی دۆک ئەو یاریەکە سانتامۆنیکا کارێسە دەکات بەڵام دەرچوو ئینترگەلاکتیک لەنتیۆ کارێسە دەکات و سانتامۆنیکاش کارە سەر یاریی خەیاڵی زانستی دەکات بەڵام یاریەکەی خەیاڵ زانستەکەی سانتامۆنیکا بە شێوەیەکی فانتەسی دەبێت بە شێوەیەکی ئەکشن دەبێت بە شێوەیەک دەبێت لەسەر زەوی بێ هەساری جیاواز بێ هێشتا شتانەوە تەواتی نازانین لەبەرەوەی ئەو یاریە پێشبین دەکەین کە کۆڕی باڕۆک کاردێنانی بەو کە کاردێنێنە بۆ گەڕەوار 2018 کرد بەڵام لە بۆ ڕاکنەڕۆشی نەکرد کە پێم وایە چێکە لە باشترین دەرهێنەرەکان لە جیهانی ڤیدیۆگەیم ئەو تاوای معلوماتەکان لەسەر ستیت ئۆف پلەی یاخود شۆکەیز ئەگەر بکرێت لە مانجی داهاتوو کە منیش پێم وایە دەکرێت لە سەرەتا دەکرێت باوەڕ ناکەم بستە ناوەڕاست و کۆتایی پێم وابێت لە 1/6 تاوەکو چاری 6 لەو مابینە پێم وابی نازانم ئالەتەن پلەیستیشن 4 یان 5 ستیت ئۆف پلەی و شۆکەیسی خۆی ئەنجامداوە ئەگە سەیری تاریخیش بکەم دەبینم کەەوە هەفتەی داهاتوو 31 کۆتایی پێدەواتە ڕێک شەمووی داهاتوو مەیبی ئەرەنەوە یان لە کۆتاییم ئەو مانگای دیکە سی1 یاخود لە سەرەتا 1 و 2 کە دەکەوتە سەرەتای هەفتە باوەڕ ناکەم سەرەتای هەفتە جایمیدا بەس هەفتەی داهاتوو 99.9 لۆ مامە دیار دەکەویتەوە شەوکەی سەیان ستیت ئۆف پلەی وەچ کاتێکە وەچ بەروارێکە ئەنجام دەدرێت لێمە لای شتێکی زۆر قۆڕی پلەیستیشن کە بەڕاستی پلەیستیشن ڕۆژ بۆش خراپتر دەبی لە پێشچاوم و ینی جیهانی گەیمینگ سوکتر دەکات لە پێشچاومان ئەویش چیە پلەیستیشن ستارە یەکێک لە باشترین پرۆگرامەکان پلەیستیشن تاوەکو ئێستا ئەنجامی دابێت پێشترش دایان کرد وازنەی دیساوازی دێنەوە سۆنی بە فەرمی ڕێگەیانکەوە پرۆگرامی پلەیستیشن ستارز کۆتایی پێدێ و لە 2026 بێگزاری کۆتایی پێدێ بەڵام لە ئێستاوە کەسی دیکە ناتوانێت بێتە ناو پرۆگرامە ئەو کەسانی پرۆگرامەکەش بەکاردێنن تاوەکو بەر 2026 توان بیکەن بەڵام دواتر نامینە کە پێم ناخۆشە بەڕاستی پلەیستیشن ستارز چییە مەسەن تۆ لە ناو پلەیستیشن ستۆر یان فرۆشگای پلەیستیشن کاتێک یاریەک دەکڕی پڵاس دەکڕی هەر شتێک دەکڕی بە پارە پوینت وەردەگریەوە ئەو پوینتانە دواتر دووبارە دەتوانی بیکەیتەوە پارە من وەک خۆم دوسێ مانگ جارێک $5 $10 ڕدیم دەکردواتە $5 بۆ دەگەڕایەوە لەلایەن پلەیستیشن کە من یاری زۆر دەکڕم و بەردەوام لە کاتی کردنەوە یارانە پوینتی وەردەگرە پوینتە بیگەشت بە 1250 یان بگەیشت بە 3000 چووە دەمتوانی $5 $10 وەگرمەوە بۆ $5 دەکرد $15 لەنمە یاریشی دیکەم پێ دەکرێت جا ئەو پلانە کە پلانێکە لۆیڵتیە واتە بۆ کەسانەیە کە زۆر ئاشقی تۆنە پلەیستیشن مەسە کەسەکی وەکو من کەسەکی وەکو تۆ کەسەکی گەیمەرێکی ڕاستەقینەیەکەوە عاشقی کڕین یاریەکانە بۆ کەسانێک یاری زۆر دەکڕن بۆ کەسانێکەوە بەردەوام ئەکتیڤن لە ناو پلەیستیشن یاخود ئەکتیڤن لەو جیهانێکەوە یاریەکانی تدا بەردەستە بەڵام بەداخەوە بەڕاستی بەداخەوە پلەیستیشن ئەوەش ڕادەگرین دەڵێ دوای پلەیستیشن قسەکەش زۆر معنایە دەڵێ دوای ئەوەی لێمان کۆڵدیەوە پێمان وابوو کارێکی زۆر باشە پژگیری گەیمەرانی خۆمان بکەین بەڵام دوای لێ کۆڵدینەوەکانمان دەمانێت بە شێوەیەکی دیکە بگەڕینەوە بۆیش ئەو پلانە ڕادەگرین یعنی چۆن دەگەڕێیتەوە باشترین پلانە خۆی لە بۆ گەیمەران پارە دەدەیتەوە گەیمەرانی خۆت ئەو کەسانی کە یاری زۆر دەکڕن نەکە عام لەوەی باشترن پێشکەش دەکەی بەیزنەوە ئاکشتیوانیە شتێکی قۆڕە بێمعنایە قسەیەکی زۆر کۆمپانیانەیە PR پێ دەڵێن بەداخەوە نامینێ کە گەیمەرانی زۆر پستن لی لەبەرەوەی هەر لە مەفتەیە Xbox ڕایگەیانکەوە
ئی خۆیان باشتر دەکەن مەسەن بەکەی خۆتوانی پارەکە هەڵبژێری بە پێ و پوینتانی هەتە نەک محدود بی برێت 15 ڕدیم بکەی بە پێ و پوینتانی هەتە ئەکەس بۆ کەس ڕێک پێچوانەکەی جێبەجێ کرد لە مەفتەیە کە پلەیستیشن ڕۆژ بە ڕۆژ خراپتری دەکا بێمە لای یاری هێڵبڵێت 2 کە چاڕوان کرا بوو پێش سوپرایز نەبوو بەڕاستی کە بینی بەڵام لە کۆتاییدا ئاشکرا کرێتەوە یاری سانیوە ساگا هێڵبڵێت 2 لەسەر پلەیستیشن 5 بڵاو دەکرێتەوە و ئینهانس دەکرێت بۆ PS5 پرۆ کە بزەوت نازانین ئینهانسەکە جارێت چیەوەتە گۆڕانکاریەکان لە بۆ پلەیستیشن 5 پرۆ چی دەبێت بەڵام پێم وابێ ئەوە یاریەک بوو هەم ئەکسبۆکس و هەم نینجا فیۆری بەرەمێنانی ئەو یاریە تۆزێک پەشیمامون لێ بەو شێوەی ئەنجامیاندا لەبەرەوەی پێم وایە ئێساش پێم وایە ئەگەو یاریە لە ڕۆژی یەکەم لەسەر پلەیستیشن 5 و ئەکسبۆکس سیریەس لەسەر هەردوو کۆنسۆلی بێکۆ بڵاو کرا بۆ کاریگەریی گەورەتری دروست دەکرد هاچەندە یاریەکەوە خۆی من بەڕاستی زۆر کەیفم پێی نەهات لەبەرەوەی گەیمپڵەیەکەی زفتەیشنە تەنیا دیمەنی جوانە تەنیا دیمەنی سینەماتیشی جوانە بەڵام وەکو گەیمپڵەی زفتەیشن بۆ بەڕاستی زفتەیشن یعنی هیچ چێژی نییە تەنیا دەڕۆی شەڕکردنێکی زۆر سنووردار بەدڵم نەبوو بەڵام وەکو ڤیژوەڵ زۆر جوان بوو جا یاری داهاتوشی هەلو ستایلەیە کە بۆ معلوماتان کە زۆر پێم سەیرە نینجا فیۆریە و کارە دەکا پێش وایە مایکرۆسۆفت ڕایان دەگری لە کۆتاییدا لەبەرەوەی پارەیەکی خەیاڵیان لێسەرف کرام بە نزیکی و پارێشان کۆ نەکردیتەوە مەگەر لەسەر پلەیستیشن 5 بتوانێت کۆپێکی باش لێ بفرۆشە کە پێم وایە ئەوەژێک لە هۆکارەکانەکەەوە دێت سەر پلەیستیشن 5 سو هێڵبڵێت 2 کردت نەتکرد بینیت نەتبینی وەکو بینین زۆر خۆشە لە یوتیوب سەیریکەی زۆر سێژیۆر دەگەی بەڵام کە یاریەکە دەکەی ئەو چێژەی نییە وەکو یاری دەڵێن ئەگەر وەکو دیمەنی سینەماتیکی جوان شتێکی دیکەش کە پلەیستیشن نەمەفتی ئاشکرا کرد کە سۆنی خۆی پاڵپشتی دەکات پاڵپشتی دارایی دەکات لەم یاریە بە ناوی موتکی یاریێکی هیندیە لە بۆ پلەیستیشن 5 لە بەرەمێنانە و یاریەکە لەلایەن پلەیستیشنەوە هەم پارەدار کرایە پاڵپشتی دارایی کرایەوە هەم کاری بڵاوکردنەوەشی بۆ دەکەن لایەن ستودیۆکی بچووک دروست دەکرێت پێم زۆر بچووک نییە بەڵام هەدڵێم بچووک نازانەوە دەرێم ئەنی پلەیستیشن نازانەوە دەرێت ستودیۆ بچووکەکەی سەد شتێک کەس کاری دەکات ستودیۆکی تەبیعیە ئەو یارێکی کامری کەسی یەکەمە چێڕۆکەی بزەوت نازانین جارێت چییە بەڵام ئەوەندەی بینیمان لەو گەیمپڵەیەکەوە بینیمان بە دوای داپیری خۆی دەگەڕێکەوە بزر بووە جا بەهۆیان دەگڕوودا و کە ڕوویدایە لە ناوچەکە دەڵێ میوزیەمێک دەدۆزێتەوە مۆزەخانەیەک دەدۆزێتەوە لەو مۆزەخانەیە چەندین شتی سیر و سەمەریکیدا دەبی هەندێک مەتەڵ هەیە هەڵیان بینی دەرگاکان بۆ دەکرێتەوە لە شوێن دیکە شوێنکە تاوەکو دەگەیتە بنبەستی و ڕووداوێکەوە بۆچی داپی ئەو کچە بزر بووە بەڵام گەیمپڵەیەکی پیشانیاندا بەڕاستی هیچ سەرنجا چێژ نەبوو هەشتاش زۆر بێمەعنا بوو ئەگەر سەیرت کردبی لەو گەیمپڵەیە دەستە لای دەرگەیەک داخرایە ئۆکەی دەستە لای قادرمەیەکی چیە نییە بەسەر شوێنێک دەکەوێت هیچی لێ نییە شتێک دەجوڵێن لە عاردی نییە نەچیرۆچ تێدایە نەگەیمپڵەیەکی جوانی تێدایە کە بڵێم ئۆکەی واو ئەو شتە چ بوو یان شتێکم بۆ دروست کە بڵێم ئۆکە حەز دەکەم یاریە بکەم تەنیا سوڕانەوەیەکی بێمەعنای بە کامەرەی کەسی یەکەم لە دوو کۆکردنەوەی کلیل و ملیل و شتی قۆڕەکە پێش شانادە بە چاوەتی پێم وابێ ئاشاکردنێکی زۆر خراپ بوو گەیمەرانیش پێیان خۆش نەبوو کە بە کوواڵەتی یاریەکانی پلەیستیشن ناچی بەڕاستی یەک بەخۆی ئەم زۆر کەیفمە هیندستان نەیە وەکو دەوڵەت لەبەرەوەی زۆر پیس پۆخڵن دووش کەیفم بە بابەتی هیندیش نییە لەبەرەوەی بەگشتی نازان بابەت بۆ خۆیان دروست بکەن یعنی بەبەستم یاریە ها نەک فیلم و شت غەڵەتێ مەگەم یاری هیندی یەک دوو یاریمان هەبوو لە ماوەی ڕابردوو نازان دروست بکەن پێویستە کەسێکی دێرەوە ڕۆژاوایی بێ لەسەر هیندیشت دروست بکە جوانترە مەسن وەکو یاری ئەنچۆرت لۆست لەگەسی چونکە هیندستان کەش و هەوایەک و مەنتیقەیەکی زۆر ڕاقی هەیە لە بۆ دروستکردنی و فیلم گەیم بەتایبەتیش شوێنە ئەفسانەیەکانیان بتویان بتی گەورەیان تێدایە بوودا و نازام چیا و چۆڵ شتانە شتی زۆر کلتورێکی سەرنجاکیشیان هەیە بەڵام خۆیان نازان پێویستە کەسێک لە دەرەوە لیان لەگەڵ یانبی بە تەواوەتی نەک خۆیان دروستی بکەن یانی لەسەریان دروست بکرێت زۆر جوانترە بەڵام یاری موتکیم لێستاوە بەڕای من زۆر بە خراپی ئاشکراکرا و باوەڕ ناکەم گەیمەران زۆر ئەوە بن لەگەڵی مەسەڵەن داوکە بڵێنەوەکەی دەمانەوێت یاریە زوو بڵاو بکرێتەوە لە مەفتەیە بەڕێوەبەری ستودیۆی نایتی دۆک یاخود هاوسەرۆکی ستودیۆی نایتی دۆک وەروە دەرهێنەری یاری لاسەفەسی 1 و 2 تەنانەت یاری ئەنچارتەکان نیل دراکمن لە مقابلەیەکدا لەگەڵ یوتیوبەرێک بە فەرمی ڕایگەیان کەەوە لە نایتی دۆک ناو ستودیۆی نایتی دۆک یاریێکی دیکەش لە بەرەمێنانە بەڵام ئەو کاری درهێنانی بۆ ناکە ئەو زیاتر کاری مامۆستایەتیان بۆ دەکە و پێیان دەڵێ کەوا شتەکان لێرە چۆن بێ و چۆن نەبێ فیدباکی خۆیان ینی چۆن دەڵێ پێیان دەڵێ کە چی باشە و چی خراپە زیاتر ڕۆڵی مامۆستا دەجێڕێ و دەڵێ زۆر چێژ لەم ڕۆڵەشم وەردەگرم جگەلەوەی کە دەرهێنەری یاری ئینترگلاکتیکیشە کە لە بەرەمێنان لە بۆ پلەیستیشن 5
واتە نایتی دۆک دوو پرۆژەی هەیە یەکەمیان ئینترگلاکتیکە کە بە فەرمی بینیوانە بەڵام یاریی دیکەشان لە بەرمێنانە جا پێشتر دەنگۆ هەبووکەوە یاریی ئەنچارتت لە بەرەمێنان بێنە ناو ستودیۆ نایتی دۆک لە بەرەوەی دەهێنەری یاری ئەنچارت لۆس دەگەسی لە ناو نایتی دۆک ڕاگەیاندوو کە خەریکی پرۆژێکتێکە لە ناو نایتی دۆک جا نیل درەکمەن ڕێکباسی ئەو پرۆژەیە کرد کە ئەو دەهێنەری یاری ئەنچارت لۆس دەگەسی لەناوە بۆیە گەیمەران زیاتر بەعام بەمنیشەوە زیاتر بیرمان بەوە دەچێتەوە یاریی دیکەی ئەنچارتت بێ جا یارێکە کۆنە نوێیە بزەبت ناسانین بەڵام باوەڕ ناکەم نەیتن درێک بێم داوانێت کارکتەرێکی دیکە بێ لاڕەشە نەیتن درێک بێ بە پیری هەڕەنەوە یان کاتێکی دیکەی زەمانی ژیانی ڕقم لەوەی دەبتەوە کە یاریەکان کارکتەرەکان پیر دەکەن بەڕاستی زۆر بە معنای پیریان مەکەن لە وەختی خۆیان بیان هێڵنەوە لەبەرەوەی توانێت ملیۆنە گەمەلێ دروست بکەیت بەتا بەدیاری چۆکو ئەنچارتت کۆتایی پێنایە لەبەرەوەی ئەفسانە زۆر لە جیهان شوێن زۆرە لە جیهان گەڕان لێکڵنەوە زۆر لە جیهان ئۆکەی ساو لەوانەیە ئەنچارتت بێ واداریش ئەنچارتت بێ کەوا ناکی دۆکاری لەسەر دەکات بێمە لای هەواڵ یاریەکان بە سەرتاش بە GTA 6 دەست پێکەوە لەبەرەوەی هەواداران پێیان وایە ڕۆڵجێری کارکتەری راول بەتیستایان دۆزیوەتەوە لە ناو یاری GTA 6 کە ئەکتەرەکە چێ ڕۆڵی دەگێڕێ ئەکتەریشان دۆزیوەتەوە بەناوی ئۆسکار جینادا کە پێم وایە لە فیلمەکان بینیمەوە و نازانم زۆر لە بیریشم نییە کەسێکی بەحساب کۆلۆمبیا لەبەرەوەی کارکتەری یاخود لاتینیە نەک کۆلۆمبیا عفو لەبەرەوەی کارکتەری راول بەتیستا کە لە ترۆیلەکە هەیە و لە ترۆیلەکان لە سکرین شۆتەکان هەیە کە ڕۆکسار دایناوە قاوەیە چێشتە نیشتە قاوەکەی ڕسمی کۆلۆمبیای لەسرە یاخود ئەوە عفو کیوبای لەسرە کە لە یاریەکە هەیە و لەوانەشە جا گەیمەرانچیان دۆزیوە لە ئینستاگرامەکەی خۆی ئەو ئەکتەرە لاتینیا ئەوەشی دانابوو وێنەیەکی خۆی دانابوو کەەوە تیشێرتەکەی لەسەر دڵی ئەوەی تین پێ دەڵێن ئەو تیشێرتی پۆشیتی وێنێ راول بەتیستا یاری GTA 6 تێدایە کە شێوەشی زۆر بەو دەچێت بۆیە هەواداران پێیان وایە لەوانەیە ئەو بێ هەرچەندە کارمەندانی یاخود ئەو کەسانی ڕۆلی دەنگ لە جێڕان یاریەکانی ڕۆکساری بۆیان نییە خۆیان ئاشرا بکەن تاوەکو یاریەکە بڵاو دەکرێتەوە بەهۆی ئەوەی نهێنی یاریەکە بە هیچ شێوەیەک ئاشا نەبێ بەڵام دیارە ڕۆکستار مەجالێکی دایتە ئەو برادری ئەو یشێ بکە یاخود لەوانەش هەر لەو گۆڕینەی زانیبی شتێکی وا بکە بان قەست تاکو فۆڵۆوەر شت کۆکاتەوە مهم لەوانەیە بێ لەوانەیە نەبێ بزەبت نازانم وارووا دەمێ پێشتان بڵێم کەوا لەم هەفتەیە ترێدەرێکی GTA 6 دووبارە دروست کراوەتەوە بە ستایڵی یاری بەستایڵی یاریەکانی پلەیستیشن 2 کە تقریبان زۆر بە دروستی دروست کرا لەبەرەوەی لەسەر پلەیستیشن 2 یاریەکان بەو شێوازە بوو کە پێم ماوە زۆر بەڕاستی دەچن بەڵام بەو شێوازە بوو کە پۆلیگانی پێدەڵێن ئەو سێگۆشانەکەوا دەکە کارکتەرەکانت زۆر بەڕاستی بچین یاخود وردەکاری کەمتربی زۆر ڕقا سێری دەستیا بکەن دلوبەرگ و سیارە و تەرتیبات ترۆیلەکە زۆر سانجاچێشەکەت دەشتانێ بە تەواتی بیبینن لە یوتیوبی بنووسن GTA 6 trailer 2 but in the PS2 era یاخود بنووسن GTA 6 trailer 2 PS2 دەیدۆستنەوە سێری بکەن شتێکی زۆر جوانە وارووا بێمە لای خەبەرە خۆشەکەشمان ئەمڕۆ ئەویش یاری Red Dead Redemption 2 بە پێی دزەپێکەری بەناوبانگ تێد دوو بێ تێد دوو هەموو جارێ لە بۆ ڕۆکستاری قسەکانی تقریبا ڕاستەوە لافتێ ڕابرتش باسی GTA 4 کرد کە ڕیماسە دەکرێتەوە ئەم ساڵ یاخود پۆرت دەکرێت بە هەمان کواڵەتی لە بۆ PlayStation 5 و Xbox Series ولا هەفتەی ڕابردوش دووبارە ڕایگەیاندەوە بەڵام کاتی بەرنامەکەم تێپەڕی بوو بۆیە ئاگاداری ئەو خەبەرە نەبووم دەڵێ یاری Red Dead Redemption 2 پێشبینی دەکا تا کۆتایی ئەم ساڵ لەسەر هەم نیتندۆ سویچ 2 بەردەستبی کە لەلایەن نیتندۆی کۆنسۆڵە نوێیەکەیان بڵاو دەکرێتەوە وەهام یاریەکە لە کۆتاییدا ئەپدەیت بکرێتەوە لە بۆ PS5 و Xbox Series یاریەکە بکرێتە 6 فریم کە کەمان ڕۆکستار ئۆکەی just because 6 فریم just because 6 فریم هیچ کێمان نایێت $10 دەم وعد $15 دەدەم ئەم پازێت دەم ئۆکەی $5 دەم بەس ئەپدەیتێکی بنێری بیکاتە 6 فریم ئامادەمە لەبەرەوەی Red Dead Redemption 2 ئێستاش پێم گونا هاوی یاریە بە $6 بڵاو کراوە لەبەرەوەی یاریەکە دەیان ساڵی دیکەش هەر دەیکەی وەکو یارێک نییە $6 پێت دەی چەند ساعاتێک فڕی دەدەی نایکەوە ئەو یاری هەر دەیکەی ئەنی یاریەکان ڕۆکستار پێم وابێ $80 بێ ئاساییە بۆیش پارەی تێدا سەرف بکرێ ئاساییترە زۆر ئاساییە بەلامەوە Red Dead دڵخواسترین یاریمە کەمامێن زۆر نازدارە زۆر چاوەڕوانم تە 6 فریم ڕۆکستار کەمامێن کەمان شەکە خۆ بەس بە خۆیان بکەن نەک بە خەڵکی دیکە دەنگۆیەکی نوێمان هەیە بۆ یاری Call of Duty ئەم ساڵ بە پێی دەنگۆی نوێیەکان بیتن ئەوەیە کە یاریەکە باسی ساڵی 2035 دەکەم واروە یاریەکە تاواکەری یاری Black Ops 2 کۆنە نەک Black Ops نوێیەکان بەڵکو Black Ops 2 کۆن واتە
سیکوەلیتی نابتە بلاک ئاوپس 3 بەڵام داوانێت تاواکەری ئەو چیرۆکەبی یاخود ئەو جیهانەبی وەکو مۆدی مالتی ئەوە کامپینەکە وەکو مۆدی مالتیپلەرەکەش ئەمنی موڤمنت دەگەڕێتەوە وەروە ڕاکردن لەسەر دیوار دەگەڕێتەوە بە پێ دەنگۆیانەبی سەدەسە ڕاست نییە بەڵام پێ دەنگۆیانەبی وەروە دەڵێ هەندێک لە نەخشەکانی یاری بلاک ئاپس دووش بە شێوەیە ڕیماستەر بە شێوەیەکی داهاتوویانەتر دەگەڕێنەوە وەروە بگومان بەخۆشی نەخشەی نوێیتیدا دەبی وەرە زۆمبیەکانیش دووبارە دەگەڕێنەوە ڕاوند بیست دەگەڕێتەوە ڕاوند بیست کەسانی کاڵۆدیتیان کردی دەزان ڕاوند بیست مەبەستم چییە یاری وەروە دەڵێ ترانزیت تایپ ماپ ئەو ماپانەمان هەیە کە پێیان دوتێت ترانزیت لەناو مەڵتیپلەیەری یاخود زۆمبیەکان بەڵام بەشەی مەڵتیپلەیەر لەناو یاریەکان دەرێ ئەگەری هەیە بگەڕێتەوە مهم بەپەی دەنگۆیەکانی کە پێم وایە ڕاستیشن کۆڵ ئۆف دیوتی ئەمساڵ تۆزێک باسی داهاتوویانەتر دەکەم دوور دەکەوێتەوە لە ڕابردوو لە ئێستا وەکو بلاک ئاپس 2 کە بلاک ئاپس 2 یاریی زۆر باش بوو بەڕاستی هەندێک چێژەی هەبوو کاتی خۆی بەڵام یاریی زۆر باش بوو بلاک ئاپس 3 زیاتر تێشیدا زیاد لە حەد داهاتوو بەڵام وۆڵ ڕۆنینگ ڕاکردن لەسەر دیوار کاتی خۆی بەڵدی گەیمەران نەبوو باوەڕ ناکەم ێستاش بەڵدی گەیمەرانی بەڵام زۆری لەماوە پێشم وایە لە هاوینی ئەم ساڵە یاریە لەوانەیە ئاشکرا بکرێت دیمانێکی نوێمان هەیە لە یاری باتڵفیلدی 6 کە ئێستا لە ڕێگەی پری ئەلفا تێستی گەیمەران تاقی دەکەنەوە هەندێک کەس خۆیان نانووس کردو کامیش ناخۆم ناوانووس کردو بەڵام نام ناتەوە بەڕاستی بەس مهم گەیمەران تاقی دەکەنەوە و یەک لە دیمەنەکانیش لە ئۆنلاین زەی پێکرا بینەریبن زۆر جوان دیارە بێگومان و چاڕوانم لەلانێ هاوین تا کۆتایی ئەم ساڵ یاریەکە ئاشکرا دیمەنێکی نوێی گەیمپڵەیمان هەیە بۆ یاری ماینز ئای ئەو کەسێکەوە پێشتر باسم کردووە کە دەرهێنەرێکی ڕابردوو یاریەکانی GTA کار لەسەر ئەم یاری نوێ دەکات لەلایەن ستودیۆیەکی نوێیە گەیمپڵەیەکانی پڵانیان کردەوە تاوەکو ئێستا زۆر سەیرە مەسەڵەن لە دیمەنێک ئۆتۆمبیل لێ دەخوڕی دیمەنێککە تەقە دەکەی دیمەنێکی دیکە قسە دەکەن کاراکتەرەکان بەڵام هێشتا نازانین ئەو یاریە چۆنە ئەنی بەسەبت نازانین چۆنە مەسەڵەن دەزانین دڵگیر ڕۆبۆت و شتانە شەڕ دەکەی دەڵێن جیهانەکە کراوە نیە بەڵام لێخوڕنی ئۆتۆمبیل جیهانی کراوە بۆ نمونە عنی بەسەبت نازانین لە مانجی داهاتوو بڵاو دەکرێتەوە و لاوتەکانی داهاتوو زیاتر لێسە دەزانین و بەزمێکی سەیریش ڕوویدا لاوتەکانی ڕابردوو بەزمێکی سەیری ڕووی دە لاوتەی ڕابردوو ئەویش یاری فۆرتنایت بوو کە گەڕایەوە سەر iOS و ڤیدیۆیەکم لەسەری کرد لە تیکتۆک و ئینستاگرام و فەیسبوک گەر بینیتان تکا دەکەم تیکتۆک ئینستاگرام فەیسبوک و سناپی منتان لەکەمی بەردەوام ئەو هەواڵانە سەریع پێتان دەگا و فۆرتنایت گەڕایەوە سەر iOS بەڵام تەنیا لەسەر هەژماری ئەپڵایدی ئەمریکی بۆی ئەمریکی دابنێ دەتوان یاریەکە داوڵۆند بکەیت کە ئێستا گەیمەران دەتوان یاریەکە بکەن بەڵام شتێکی دیکەش ڕووی دەناو یاری فۆرتنایت ئەویشەوە بووکەوە دارث ڤیدەر کە یەکێ لە کاراکتەرەکانی جیهانی ستار وۆرزە لەناو یاریەکەی زیاد کرایە بەڵام وەکو کاراکتەر زیاد کرایە کە بە شێوەیەکی ژیری دەستکرد دەتوانێت جوابی گەیمەران بداتەوە تۆ دەتوانین بچێت پێش بە مایکرۆفۆن قسەی لەگەڵ بکەیت جواب بداتەوە جا بێگومان یەکەم وشە کە خەڵکی زۆر هەوڵ دەدەن ئەو کاراکتەرە بیڵێ وشەی ئێفا جنێودانە بێگومان دارث ڤیدەریش لەبەر ژیری دەستکردە و خەڵک زۆرزەقیانی کرد قسەکەی کرد بەڵام جەماعەتی فۆرتنایت تووڕە بوون و ئەپدەیتیان کردەوە دەڵێن قسەکەی جنێوەکەی نەماوە بەڵام بەگشتی قسە دەکەن هاویارەکەی کە بەژیری دەستکردەکە سەرنجا کێشە وەروە کۆڵ ئۆف دیوتی بە فەرمی ڕاگەیاندکەوە یاری وۆرزۆن مۆبایل بە فەرمی نامێنێت کۆڵ ئۆف دیوتی وۆرزۆن مۆبایل بە فەرمی نامێنێت تا کۆتایی ئەم ساڵ بۆشتانە کە یەکێک بوو لەهۆ کارانێکەوە مایکرۆسۆفت ئاکتیڤیژن بلیزاردی کرد لەبەرەوەی کۆڵ ئۆف دیوتی مۆبایل بە حساب داهاتوو نەبووە داهاتوو مۆبایل ناتە داهاتوو ئۆکەی مۆبایل یاری مۆبایل قەت نەبتە داهاتووی ڤیدیۆ گەیم لەبەرەوەی زۆر سنووردارە بەشی دووەمی یاری وەرهامەر 40000 بولت گەن ئاشکراکرا کە ترۆیەرەکەی سەرنجا کێشە
دیمەنەکان جوان بڕیار 2026 بڵاو بکرێتەوە وەروە بەش یەکەم یاری وەرهامەر 40,000 سپیس مرین ڕیماستەر دەکرێتەوە بەڵام پێم سەیرە لە بۆ پلەیستیشن 5 نایە تەنیا لە بۆ ئەکسبۆکس و PC دێ یەکەم جار لە مانجی داهاتوو لە یادی 35 ساڵی ئەم ساڵی یاری پاکمان یاری پاکمانە نوێیەکە بڵاو دەکرێتەوە بەناوی شادۆ لایبڕافکە ناوی پاکمانی تێدا کە پێم سەیرە بەڵام تڕۆیەرێکی نوێیان بڵاو کردەوە تۆزێک مەیز و شتی ناویارەکان شاکرد بە ستایلی پاکمانی کۆن ئەگە پاکمانتان نەکردبیم زۆر تەمەندان بچووکە بەڕاستی بەری پاکمان تاوەکو ناوەڕاستەکانی ساڵانی 2010 سنتە 2011 ئەوانش پاکمان لە کوردستان هەردەناسران بەڵام ئەگەر لەوەش بچووکتری نەتکردیا بڕۆم بیکەن بزان پاکمان چیە لەبەری پاکمان بەشێکە لە مێژووی ڤیدیۆ گەیم و ئەپدەیتێکی نوێش لە بۆ یاری لایز ئۆف پی دێ لەگەڵ بڵاوبنەوەی DLC نوێیەکەی ئەو ئەپدەیتەوە دەکات یاریەکە ئۆپشن و بژاردەی قورسی یاریەکە بەردەست دەبێت پێشتر دەتوانانی یاریەکە ئاسان و قڕوس بکەیت لەبەرەوەی بەخۆی بە دیفۆڵت بە یەک شێوە توانی یاریەکە بکەیت بەڵام ئاسانکاری لە بۆ دەکرێت بۆ کەزانێ وەکو من کە نەیانتوانی یاریەکە بکەن لەبەر یاریەکە زیاد لە حەد قورسە ئەو کاتەم نییە بەڕاستی 6 ساعت بێک بۆز بم ئەو مەجارم نییە خۆ ڕۆژانە ساعتێک بتوانم یاری بکەم ئێستا مەمنونم بۆیش ئەو ساعتەی خۆم بە یاریەک ناکوژم کە بمری مێ بڕۆم یاریەکە تاوکەم سەو ئاسانکری یاریەکە زۆرم پێخۆشە ئینشاءڵڵا بەمە لە هەواڵەکانی ئەکسبۆکس و سەرەتاش بە دەنگۆیەکی نوێ دەست پێ دەکەین کەوا لەسەر ئەکسبۆکسی نوێ کە بەپێی دەنگۆیەکان بی و تاوەکو ئێستاش بەرەبەرە زیاتر دەبی دەنگۆیەکان کە ئەکسبۆکسی داهاتوو زیاتر لە کۆمپیوتەر نێزیکە لەوەی تەنیا ئەکسبۆکس بێت نمونە بەپێی دەنگۆیەکی نوێ بێ تەنیا شێوەی ئەکسبۆکسی دەبێت بەڵام خۆی هەر ویندۆزە بە شێوەیەکی پاکێج کراو بە ستایلی کۆنسۆل بەڵام ویندۆز لەسەری کار دەکە ئەپی ستیمی تێدا دەبی ئەپێکی تێدا دەبی و بە تەواوەتی باکوەرکی پارە بڵە لەگەڵ سەرجەم یاریەکانی پێشووی ئەکسبۆکس بەپێی دەنگۆیەکی نوێی وەبسایتی ستیم DF بێتا بێ ئەم مەسفاتانەی تێدایە شێوەکەی وەکو ئەکسبۆکسە بەڵام بە تەواوەتی کۆمپیوتەرە لەگەڵەوەش ئاستێکی نوێی گەیم پاسشی لە بۆ ئاشا دەکرێت و نرخیشی بەرزتر دەکرێتەوە و لە 2027 بڵاو دەکرێتەوە ئەم پێم باشە ئۆکەی وەکو شتێکی باش پێم باشە لەبەرچ مایکرۆسۆفت دەسێتەوە شەڕ کۆنسۆلی ناکات دەیەوێت لە ڕێگەی ئەو جیهازە نوێی ئەکسبۆکسی PC لە شێوەی ئەکسبۆکسی بهێنتە ماڵەکان ستیم و ئەپێک گەیمسی تێداوی بەڵام کێشەکە لەوەیەکەوە یاریەکانی پلەیستیشن لەسەر ستیم و ئەپێک گەیمسی بەردەستە ئایا پلەیستیشن ڕێگەرەدا دوو قسە هەیە لە ئۆنلاین بەشێکیان دەڵێن پلەیستیشن ناتوانێت قسە بکە لەبەرەوەی ئەوە کۆمپیوتەرە گەیمەر دەتوانین بە ئارزوی خۆش داڵۆن بکە بەشێکی دیکەش دەڵێن بەڵێ پلەیستیشن دەتوانێت بە ئەپێک گەیمس و بە ستیم بڵێن ڤێرژنی ئەو وین کۆمپیوتەرەی یاخود ئەو ئەکسبۆکسە کۆمپیوتەری کە مایکرۆسۆفت بەنیازە بڵاو بکاتەوە بلۆکی بکە نەهێڵە یاریەکانی پلەیستیشن سێ بڵاو بکرێتەوە ئەو دوو قسەی هەیە بەڵام کامیان جێبەجێ دەکرێن نازانم بەڵام پێم وایە مایکرۆسۆفت بە تەواوەتی جیهانی ئەکسبۆکس دەباتە ئاسێکی دیکە کە دڵخۆشم لەبەرەوەی بهین ببینێن نەک ناو بچیت دەبێت ببینێ لەبەرەوەی مایکرۆسۆفت سەپارێکی خێڵ قازانز دەکات کە لەسەر پلەیستیشنی بەڕاستی دوو کۆنترۆلەر بوو شتە چیوا بوو لە هەفتەی لە بۆ ئەکسبۆکسی ئاشکراکرا بە یادی 10 ساڵەی ویچەری کە کۆنترۆلەکانی ئەکسبۆکسی هەموو کاتێک زۆر جوانن بەڵام بەداخەوە ئەو هاپتیک فیدباکەی نییە کەوا من زۆر حەزم لێ لە دەستی پلەیستیشنی هەیە کە ئێستاوی زۆر بەکار ناینم بەڕاستی هاپتیکوانە هەموو دەگوژێنمەوە بەڵام دوگمەکانی تۆزێک کۆن هەز دەکەم پێویستمان بە کۆنترۆلەرێکی باشتر هەیە لە نەوەی داهاتوو مایکرۆسۆفت دروستی بکە و جەماعەتی ئادی سۆفتوێری لە مەفتەی بە فەرمی ڕایگەیان کەەوە یاری دوم دە دارک ئیجز گەورەترین لەنچی هەر یاریەکە تاوەکو ئێستا بڵاویان کردیتەوە و لە فرانچایزەکەش بێگومان باقوترینە کە دەڵێ زیاتر لە 3 ملیۆن کەس یاریەکەی ئەنجام داوە جاب نووسیتیان 3 ملیۆن پلەیر نەک کۆپی سۆڵ لەبەر ناتوان ناوی کۆپی بین لەبەرەوەی زۆربەی گەیمەرانەکەی گەیم پاسی ئەنجامی دەنکەوە فرۆشتر نییە خۆشەویستانم ئەوش بەرنامە سپرێک ژیری بوو هیوادارم بەدڵتان بیت کاتەکەم دوگمن لایک سەبسکرایب لەبیر نەکەن تا ئەڵقەی داهاتوو بەخۆی گەورتان سپێرم خوداتان لەگەڵ